ماتۆرسکیلێک بەڕەنگ سایت لە سایدی من هات لە سیارەی پێشمیدا ڕووداوێکی زۆر ناخۆش بوو. ماتۆری دلێڤەری کوی دەڕۆ لە ڕێ بە قورعانە من چەند جاوە سێتایە پێ ماتۆڕە سێتایە وەڵی چەند جا یعنی هاتوتە پێشم یعنی موزیکرە لەگەڵ ماخەریکە لێمەدا. خۆی بەداخەوە ئەوە ماوەی 3 ساڵە ئێمە تێبینیمان کردووە ڕێژە ڕووداوەکانی هاتووە کە ماتۆرسکیل تایدا تەرەفە یاخود هۆکارە لە بۆ کەوتنەوەی بەرەبەرە ڕوو لە زیادبوون دەکاتنەوە ڕوو لە زیادبوونەکەشی بە شێوەیەکی ئاسایی نییە. بەڕاستی ئەو ڕووداوانەی کە دێنە نەخۆشخانەی ئێمە بەشی زۆری ڕووداوی هاتوچۆن بەشی هەرە زۆریشی ماتۆرسکیلن ئەوانەی کە ماتۆرسکیلەکانی دەخۆن بەداخەوە بەشی زۆریان گیان لەدەدەدەن. ئێرە شاری هەولێرە لەم شارە زیاتر لە 2 ملیۆن کەس دەژێت. زیاتر لە 881,000 ئۆتۆمبیل وەک ئەمڕازی گواستنەوە بەکاردێت و تۆمارکراون. ترافیک لەو بەرنامەیە باس لە جەنگێکی مەترسیداری سەرشەقام دەکات. ئەو جەنگەش ماتۆرسکیلەکان دەیخڵقێنن. لە سەرەتا دەمانەوێت بڵین ماتۆرسکیل وەک ئامڕازێکی گواستنەوە لە گەری بەکارهێنانی بە شێوەیەکی سەلامەت و یاسایی دەبێتە هۆکارێکی باش بۆ سواڕی و ماتۆڕەکە لە هاتوچۆ کار ئاسانی بۆ دەکات. بەڵام لاگەری ئەنجامدانی هەڵا ئەو کات ماڵوێرانی دەبێت بە خێروبێری ئەو ئەمڕازە کە هەرگیز لە زیانەکەی دەرباز نابێت. ڕۆژانە سەدان ماتۆرسکیل لە شەقامەکان دەبینین. بەشێک لە سوارڕۆکان بۆ ڕاپەڕاندنی کاری خۆیان و پەیداکردنی بژێوی ژیان و لقمەیەک لە خواردن بۆ خێزان و ماڵ و منداڵیان بەکاری دەهێنن. ئەوەی ترافیک بۆ دەداچوونی بۆ دەکات بوونی ئەو هەموو سەرپێچی و نمایشە مەترسیدار و نەشیاوەیە کە بەشێک لەو سواروانە بە ماتۆڕەکانیان ئەنجامی دەدەن. ئەو سەرپێچیانش لە ڕۆیشتن بە لاساری و پێچەوانەی ئاڕاستەی شەقام و خێرایی دەست پێ دەکات تا ئەو دەنگە زۆرەی کە هەموو مرۆڤێک بە بیستنی بێزار دەبێت. جگەلەوەش هیچ ماتۆڕێک نابینرێت تابلۆی هەبێت یان مەرجی سەلامەتی پەیڕەو کردوێت. هەموو ئەوانە دەبنە هۆکاری ڕووداوی دڵتەزێن و مردن و کەم ئەندامبوون. ئەو ڕووداوانەش خەونی چەندین خێزان لە گواردەنێن، چەندین کەس چارەنووسیان دەبێت بە زیندان. دەیان کێشەی کۆمەڵایەتی و ئاستەنگ و گرفتی هاتوچۆ دروست دەبێت. هەموو ئەوانە بە هۆکاری سەرپێچێک لەلایەن سوارڕۆیەک دروست دەبێت. ئەو هۆکارانش لە ئێستای شارەکانی هەرێمی کوردستان و هەولێر بە تایبەتی خەڵکی بێزار کردووە.
ترافیک بەشێک لە هاواری خەڵک و نیگەرانی شەقام لە بەرنامەی داهاتووی ترافیک نیشان دەدات سەبارەت بە گرفتی هاتوچۆی ئەو ماتۆرسیلانە کە یاسا دەشێن و دەست درێژی دەکەنە سەر شەقام. ترافیک لەم بەدەداچوونە سەرەتا بە چیرۆکی ڕووداوێکی هاتوچۆ لە ڕێگەی هەولێر پیرمان دەست پێ دەکات. لە ڕۆژێکی گەرم تاڤان و منداڵەکەی دەچن بۆ سلێمانی لە هەولێر تووشی ڕووداوێک دەبن کە ئەو ڕووداوە خۆی و منداڵەکەی تاسان. چیرۆکی و ڕووداوەش لە نێوان ماتۆرسکیل و ئۆتۆمبیلێک لە هێڵی خێرا ڕوودەدات. ترافیک ئەو چیرۆکە لە کاتی ڕووداوەکە وێنە دەگرێت و دەیگەڕێت. لە ڕاستیدا من و کوڕەکەم ئەڕۆشتین بۆ شاری سلێمانی لە ڕێگا من لە خێرایی 6 کیلۆمەتر ڕۆشتم لەسەر ڕێگەی خێرا ئەو نەمزانی کە ماتۆرسکیلێک بەڕەنگ سایت لە سایدی من هات لە سیارەی پێشمیدا داوەش لە پێش من ڕاست بۆ ماتۆرسکیلەکە ئیتر بەڕاستی ڕووداوێکی زۆر ناخۆش بوو چاوەڕوان نەکراویش بوو چونکە من کە ستۆپم کرد بۆەوەی لە سیارەی پێشی خۆم نێم دواوەشم زۆر ئیزدیحام بوو چونکە عادەتەن ویکەندان پێنجشەمە و جەمعە خەڵکی هەمووی دەرەچێ و جادەیە زۆر ئیزدیحامە بێ ئیتر من زۆر شڵەژام دابەزیم بزانم مۆتۆرسکیلەکە چی لێ هاتووە ئەوانە ئیتر تۆزێک لە هۆش خۆی چوو بوو دوایی هەڵسایەوە ئەو سیارەی کە لە پێش من بوو کە خۆی بەودا کێشا بوو بردی بۆ خستەخانە و ئیتر ئەمەش چاوەڕێی پۆلیسمان کرد تا هێڵکارێکیان کرد و دوایش نەتیجە دەرچوو کە خەتا لە ماتۆرسکیلەکە بووە بەڕای من ڕووداوی ئەوها زۆر بووە و پێویستە ڕێکار بگرێتە بەر بۆ ئەوەی ئەو ڕووداوانە کەمتر بکرێتەوە. ماتۆری دلێڤەری کوی دەڕوا لە ڕێ بە قورعانە من چەند جاوە سێتایە پێ ماتۆرە سێتایە وەڵی چەند جا یعنی هاتوتە پێشم یعنی موزیکرە لەگەڵ ماخەریکە لێمەدا ئێ وەڵی دوور بێخوای لێدەیسە تۆ خەتاباری کابرا لەبان وڵێت تۆ خەتاباری ئێستا لە ساریدا لەوانەیە کابرا وڵێ وڵا ئەو خەتابارە تێدەگەی لە برات ئێ وەڵی ئەو سارێ خۆی خەتایەکشی نەبوو. هۆکاری ئەو ڕووداوە ئەوە بوو کە ماتۆرسکیلەکە بە ڕەنگ ساید هاتبوو بەڕاستی ماتۆرێکشی پێ بوو کە لۆ کواڵیتی بوو نە ڕقەمی پێوە بوو نە مەرجی سەلامەتی هەبوو
نا کڵاوی بەست بوو نا ئەو شتانەی کە بۆ ئەژنۆکان بەکارهێنرێ نە دەستکێشی پێبوو هیچ مەرجێکی سەلامەتی نەبوو بە ڕەنگ سایدیش هاتبوو هیچ ڕقم و هیچ مۆڵەتێکشی پێ نەبوو ئەو کەسێک کە ماتۆرسکیلەکەی لێ دەخوڕی. لێرانە بوومە شوێنی ڕووداوەکە بووم کاو ماتۆڕە بەعەکس هات ئەوانە سوڕاوە هاتە ئێران ئەو سایدا هەولێر بەرەو پیلمان دەڕوا کەو سایەکەی تازە تووشی ڕووداوات چۆڵا سایدی خۆی دەڕۆی لە سایدی خۆی لە سایدی خۆی دەڕۆی ماتۆڕەکە کە سوڕاوە گێڕی گۆڕی هەر بستی سەریع لە پێشی زووتر تو چێرە خەت سەریعە هەموو دەزانن ئێرەکە خەت سەریعە هەستا نەیتانی ماتۆڕەکە خۆی خلاص کاتن کە خۆی خلاص نەکرد لەنجا دەتوش ڕووداوی هاتووە. دەبینی ڕووداوی ئەوها بەڕاستی ئەستەم بۆ کەسانی تریش دروستەکە کە مەوعیدەکانیان دوعاکەوێ و لەوانەشە مردنی تیاابێ لەوانەیە برینداربوونی تیاابێ بۆیە پێویستە ئەو ماتۆرسکیلانە بەڕاستی قانونیان بۆ دابنرێ یاسا لێپێچنەوەیان لەگەڵا بکە. من منداڵەکەم زۆر بارودۆخی تێکچوو بوو هەر لەبەر خۆیەوەی دایکم خەتای نەبوو چۆن ئێستا ئەو سیارەیە چاک بکەینەوە زۆر پێی ناخۆش بوو من زۆر بیرم لای مناڵەکەم بوو بەڕاستی خۆشم ئەوە یەکەم جار بوو کە حادیسەی ئەوان بەسەرەوە بێ زۆر ڕووداوێکی زۆر ناخۆش بوو. بەڕاستی پێویستە ڕێکاری تند بگرێتە بەرامبەر ئەو شۆفێری ماتۆرسکیلانە هەروەها ئەو کافتریا و ڕێستۆرانتانش کە سێڤیزی دیلیڤەریان هەیە پێویستە سیارەی بچووک دانێن وەکو سمارت یا خۆت سایبە زۆر لەوە باشترەکە و ماتۆرسکیلانە بەکاربێنن چونکە بەڕاستی هەم دەنگیان ناخۆشە هەم بە کەیفی خۆیان لێ ئەخڕۆن. بەڕاستی لایانی پەیوەندیدار ئەبێ مامەڵەی شۆفێریان لەگەڵا بکە هەر لەوەی کە بزانێ مۆڵەتیان پێەیە بزان ڕقەمیان هەیە بزانم مەرجی سەلامەتیان تێدایە کڵاویان بەستۆ دەستکێشیان لە دەستە هەروەها ئەو شوێنش کە ئەوان لای ئیش دەکەن مەسەن بۆی بزانن کە ئایا ئەو ماتۆرسکیلە شوێنێک ئیشەکە ساحێبێ ئەو شوێنە ئەو شتانەی بۆ دابین کردووە یان نا. سەبارەت بە زیانی گیانی و قوربانیەکانی ئەو ڕووداوانە ترافیک دەچێتە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵاتی هەولێر لێرە بەرپرسی کارگێڕی نەخۆشخانەکە دەبینین. بێشک ئەوەی کە ڕۆژانە ئێمە دەبینین بەشێکی لەو نەخۆشخانەی کە سەردانی نەخۆشخانەکەمان دەکەن لە ڕووداوی هاتچۆن وەتا ئەو نەخۆشخانەن کە بە ڕووداوی هاتچۆ دەگەێنرێن نەخۆشخانەکەی ئێمە بەشێک لەو ڕووداوانەش ڕووداوی ماتۆرسکیلن ڕووداوی سیارەیە بە تایبەت ئەوانەی کە ماتۆرسکیلن ڕۆژانە ئەمەش دەگەرێتەوە لەوەی زیاتر پابەندی ڕێنماییەکان نابن کە پابەندی ڕێنماییەکانی هاتچۆ نابن لە هەمان کاتدا تووشی ڕووداوی نەخوازرا دەبن. دەتوانم بڵێم مەشهەدەکانی ئەوەی ئەمە دەبی مەشهەدی زۆر نەخوازرا و ناخۆشن ینی وێنەکان زۆر ناخۆشن بەداخەوە زۆربەی جارەکانی شەڕووداوی جانی لێ دەکەوێتەوە یاخود کەم ئەندامی لێ دەکەوێتەوە ئەموا دەکا ئەو کەسەی کە تووشی ڕووداوەکە دەبێت کەم ئەندام بیان جانی خۆی لە دەست بداتن
بێشک بەڕاستی هەم بۆ ئێمە وەکو با بڵێن پزیشک و کارمەندانی نەخۆشخانە ناخۆشە هەمیش بۆ کەسوکارەکەی شتێکی ناخۆشە بەڕاستی ڕووداوەکان ڕووداوی زۆر ناخۆش و دیمەنەکان دیمەنی زۆر زۆر دڵتەزێنن بەداخەوە. بەشی زۆریان کە دێنێ ئەکوانە ڕۆژانە با بڵێن کە ئێمە لیکۆلنەوەی تێدا دەکەین بەشی زۆری ئەوانەی کە ماتۆسکیلەکان لێ دەخڕن مۆڵەتی شوفێریان نییە ئەمەوا دەکات بەڕاستی ڕووداوەکان زیاتر ببن. بەڕاستی ئەو ڕووداوانەی کە دێنە نەخۆشخانەی ئێمە بەشی زۆری ڕووداوی هاتوچۆن بەشێکیان ئۆتۆمبیلن بەشی هەرە زۆریشی ماتۆرسکیرن و لە ئەنجامی ئەو ڕووداوانەدا سەرنشینی ئەوانەی کە ماتۆرسکیلەکان لێ دەخڕن بەداخەوە بەشی زۆریان جان لە دەستدەن یاخود ئەندامێک لە دەستیان لە دەست دەدەن ئەمە ژوا دەکات ئەو کەسە کەم ئەندام بێتن. بەپێی ئاماری نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات ژمارەی سەردانیکەرانی نەخۆش زۆر کەمترە لە ژمارەی قوربانیانی ڕووداوەکان. لە ساڵی 2019 زیاتر لە 2600 ڕوودا و چوونەتە نەخۆشخانە کە نزیکەی 300 ڕوودا و بەهۆی ماتۆرسکیلەوە بووە. لە ساڵی 2020 تا ئێستا نزیکەی 2000 ڕوودا و تۆمار کراوە کە 113 ڕوودا و ماتۆرسکیلی تێدا بووە. زۆرترین ئەوانەی ڕوو لە نەخۆشخانە دەکەن قوربانیانی ڕووداوی هاتوچۆن کە بەشێکی زۆریان یاخود گیان لە دەست دەدەن یان کەم ئەندام دەبن. بەشێکی کەم لە قوربانیان لەو ڕووداوە سەختانە سەلامەت دەبن. ترافیک دەچێتە بەڕێوەبەتی هاتوچۆی هەولێر بۆ ئەوەی بزانین پۆلیسی هاتوچۆ و دۆخەت چۆن هەڵدەسەنگێنە و چی بکرێت تا کۆنتترۆل بکرێت. بەخۆی هەر سەرپێچێک کە ماتۆرسکیر ئەنجام بداتن مەترسیدارترە وەک لەوەی کە ئۆتۆمبیلێک ئەنجام بداتن. لەبەرچی چونکە ماتۆرسکیر زۆر بە ئاسانی کۆنتترۆل دەستداتن یعنی لەسەر دوو چەرخەیە وەکو ئۆتۆمبیلی بڵین لەسەر چوار چەرخەیە و بە ئاسانی لەنگەری تێک ناچێتن. بۆیە کاتێک کە تووشی بەسیترین بناوارە دەبێتەوە ئەگەر هەیە کە تووشی لەنگەر تێکچوون بێتەوە لە بەرامبەرشدا چی دەبێتن کە لەنگەری تێک دەچێتن بەر لە هەموو شتێک شوفێر یان سەرنشین ئەو کەسێکە لەسەر ماتۆرسکیلەکە بەڕوو شەقامەکە دەکەوێتن واتە هەمیشە لە ڕووداوەکانی ماتۆرسکیل زیانی گیانی و زیانی ماڵی هەیە. خۆی بەداخەوە ئێستا پابند نەبوونی شوفێرانی ماتۆرسکیل بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بۆتە دیاردەیەکی زۆر بەربڵاو و هۆکاری سەرەکیشە لە بۆ ڕووداوەکانی هاتوچۆ کە تایدا ماتۆرسکیل تێدا تەرەف بێتن. خۆی بەداخەوە ئەوە ماوەی 3 ساڵە ئێمە تێبینیمان کردووە ڕێژە ڕووداوەکانی هاتوچۆ کە ماتۆرسکیل تایدا تەرەفە یاخود هۆکارە لە بۆ کەوتنەوەی بەرەبەرە ڕوو لە زیادبوون دەکاتنەوە ڕوو لە زیادبوونەکەشی بە شێوەیەکی ئاسایی نییە یعنی کاتێک کە لە 100 ڕوودا و لە ساڵێک دەپەڕێتن لە بۆ 300 ڕوودا و لە ساڵێک واتە تۆ ڕوبەڕووی قەیرانێک دەبیەوە. ئێمە بەڕاستی ئێستا لە مەسەلەی ماتۆرسکیلەکان تووشی قەیران بووینە چونکە پابندبوون بە یاساکان دەتوانین بڵێن هەر نییە یعنی لەسەر ترافیک لایتەکان لەسەر سرای سوور بە هیچ شێوەیەک ناوەستن لە شەقامەکان بە ئاراستی پێچەوانی شەقامەکان دەڕۆن ئەوە زۆر زۆر بە ئاساییە ئەنجامدانی کاری پاڵەوانانە و کاری وەکو سێرک ئەوە بۆ تشتێکی یاخود دیاردەیەکی زۆر ئاسایی بە تایبەتی لە ڕۆژانی هەینی یاخود لە کاتەکانی شەودا جگە لەوەی کە زیاد بارکردنی سەرنشین لەسەر ماتۆرسکیل یعنی جاری وا هەیە ئێمە دەبینین لەسەر ماتۆسکیلێک زیاتر لە 4-5 سەرنشینەیە کە ئەوە مەترسیە. شتێکی تر هەڵگرتنی ئافرەت یاخود مناڵ لەسەر ماتۆرسکیل ئەوەش کە ئێستا بۆتە دیاردەیەک ئەوە مەترسیەکی تایبەتی خۆیە و سەرپێچێکی زۆر زەقە چونکە هیچ کات تۆ ناتوانانی گرنتی ئەو بدەیت ئەو منداڵی لەسەر ماتۆرسکیلەکەیە کە بە دەستی خۆی پشتی باوکی یاخود لە پێشەوەی ماتۆرسکیلدانراوە کاتێک کە برێچێک دەکاتن تەنانەت ئەگەر ماتۆرەکە لەنگەریشی تێک نەچێتن دەتوانانی گرنتی ئەوە بدەیت کە ئەو مناڵە بە سەلامەتی لەسەر ماتۆرسکیلەکە بمێنێتەوە. ئەو ماتۆرسکیلانەی کە پێش 2013 داخلی هەرێمی کوردستان کراون ئەوانە کە مەنەفێستیانە بۆ ئەوانە سەرجەمیان تۆمار کراون بەڵام لە 2013ەوە ڕێگانەدراوە بە هیچ شێوەیەک ماتۆرسکیل بێتە هەرێمی کوردستانەوەی کە هەیە هەموو لە
دەواازە سنوورەکانی عێراقەوە داخربوون ناخود لە ڕێگا قاچاقەوە لە وڵاتی ئێرانەوە هاتوونەتە هەرێمی کوردستان و ئەوانش بە هیچ شێوەیەک تۆمار ناکرێن. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دوم چیمان کردو ئێمە وەکو هاتوچۆ ئەوەی لەسەرمانە بە پێی یاسا هەر هۆیەکی گواستنەوە کە لەسەر شەقام بڕات و تۆمار نەکرابێتن دەبێت حەجز بکرێتن. ئێمە لە ڕێگای مەفرەزەکانەوە بە بەردەوام هەوڵی ئەومانداوە کە ئەو دیاردەیە یاخود دیاردەی بوونی ماتۆرسکیلی ناسایی لەسەر شەقامەکان کەم بکەینەوە. بەپێی ئەماری بەڕێوەبەتی گشتی پۆلیسی هاتوچۆی هەرێمی کوردستان تا ساڵی 2010 نزیکەی 18623 ماتۆرسکیل لە شارەکانی هەرێمی کوردستان تۆمار کراون. زیاتر لە 7643 ماتۆرسکیل لە هەولێر تۆمار کراوە. هەروەها لە شاری سلێمانی نزیکەی 10939 ماتۆرسکیل تۆمارن. هاوکات لە شاری دهۆک ژمارەی زۆر کەم لە ماتۆرسکیل تۆمار کراوە کە تەنها 50 دانەیە. هەرێک لە دەڤەری ڕاپەڕین و سۆران و گەرمیان هیچ ماتۆرسکیلێک تۆمار نەکراون. ئەو ماتۆرسکیلانە بوونەتە دەردێکی کوشندە بۆ هاتوچۆ کە ڕێژەی ڕووداوەکانیان بەرز کردوێتەوە. هاتوچۆی هەرێم کۆی گشتی ڕووداوەکان لە هەرێمی کوردستان لە ماوەی ساڵی 2020 کە ڕوویان داوە دەخاتە ڕوو. لە بەڕێوەبەتی هاتوچۆی هەولێر زیاتر لە 3000 ماتۆرسکیل، لە هاتوچۆی سلێمانی نزیکەی 100 ماتۆرسکیل، لە هاتوچۆی دۆک 50 ماتۆرسکیل دەستیان بەسەردا گیراوە. هاوکات لە هاتوچۆی ڕاپەڕین هیچ ماتۆرسکیلێک دەستی بەسەردا نەگیراوە. لەو ماوەش زیاتر لە 200 ڕوودا و ڕوویان داوە کە 36 کەس لەو ڕووداوانە گیانیان لەدەستدا و 230 کەسیش بریندار بوون کە بەشی زۆریان هۆکارەکەی ماتۆرسکیل بووە. ئەوەی جێگەی سەرنجە زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ سوارڕووی ماتۆرسکیل دەمرێت. ترافیک ئەم جارە تیشک دەخاتە سەر دیوە خراپ و ناشرینەکەی ئەو ماتۆرسۆرانەی کە ماتۆرسکیلەکانیان بە شێوەیەکی خراپ بەکاردەهێن و هەندێک جار ئەم خراپ بەکارهێنانە دەبێتە هۆی ماڵوێرانی بۆ مرۆڤەکان. بەتایبەت لەم چەند ساڵی دواییدا لێخوڕینی ماتۆر زیادی کردووە. ئەمە ژوای کردووە خەڵک گلەی بکات و بێزاری دەرببڕن و زیان بە مرۆڤ بگەێن. ئێستا کە سەردەمی خێرایی و پێشکەوتن و تەکنەلۆژیایە ڕۆژ بە ڕۆژ کاراسانی زیاتر دەڕەخسێت. ئەم پێشکەوتن لە بواری هاتوچۆ ڕنگدانەوەیکی بەرچاوی بەخۆبینیوە. ئەمە وای کردووە ئامڕازی گواستنەوەی جۆراوجۆر بێتە بەردەستی هاوڵاتیان بۆ ڕاپەڕاندنی کارەکانیان. هاوکات بەکارهێنانی ئەم ئامڕازانەش ڕێنمایی و یاسای خۆی هەیە، هەم بۆ پیسکردنی ژینگە هەم لایەنی سەلامەتی و پاراستنی گیانی هاوڵاتیان. لە کاتی گوێنەدانیش بۆ یاسایانە ئەو ئامڕازانە دەبنە هۆی زیان و ماڵوێرانی بۆ مرۆڤ. ئیدی لە بەرنامەی ترافیک دەمانەوێت بپرسین ئایا لایەنی پەیوەندیدار گوێی لە هاواری ئەو خەڵکەیە کە بەدەست هاژەهاژ و خراپ بەکارهێنانەوە دەناڵێنن؟ ترافیک ئامانجی پاراستنی سەر و ماڵ و گیانی هەمووانە بە بنیادنانی کۆمەڵگەیەکی هۆشیار لە بواری هاتوچۆ و هەوڵ بدەین لەو سەرپێچی هەڵانە دوور بکەوینەوە کە ساڵانە لە هەرێمی کوردستان سەدان کەس دەکاتە قوربانی و لەسەر ئاسی جیهانیش سەدان هەزار کەس قوربانی دەدەن.